بەڵێ چی ئەسڵاوتان لێ بێ ساڵێ و لابینەرانی NRT دیارە بەرەبانی ئەمڕۆ بە دیاریکراوی کاتژمێر 8 و 15 خولەک ئۆپراسیۆنی هێزە عراقیەکان کە بەشداری سوپای عراق و هەروەها پۆلیسی فیدراڵی و چەکدارانی حەشدی شعبی و هێزەکانی بەرپرسدانەوەی خێرا لە قەزاکەدا ئۆپراسیۆنێکیان ئەنجامدا بۆ کێوەماکردنی چەکدارانی داعش ناوچەکەدا دیارە دەورووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 بەهۆی بووی بۆشایی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکە عراقیەکاندا بۆشایەکی ئەمنیە بۆ ئەمەژوای کردووە کە جونجۆڵی چەکدارانی داعش لەم ناوچانە تا دێت ڕۆ زیادبوون دەکاتەوە لە کاتی کێوەماڵکردنەکەدا کە لە ئێستادا ئەوەنەی کە زانیاریین وەرگرت بێ لە گوندی خدروبەلیەوە ئۆپراسیۆنەکە دەستی پێکرد تا لە ئێستاژە گەیشتە گوندی قشلان وەروەها لە کاتی ڕۆژنێندا لە ئۆپراسیۆنەکەدا بۆمبێکی چێنرا و تەقێدراوەتەوە کە تا ئێستا دوو چەکداری سوپای عراق بە سەختی بریندار بوون وەروەها لە دوای کەمتر لە کاتژمێرێک لەمەوبەر کەوتونەتە بۆسەی چەکداری ناساوە کە بە داعش ناو دەبرین و لە کاتی ڕوبەڕووبوونەکەشدا پۆلیسێکی فیدراڵی بریندار بۆ وەروەها چەکدارێکی ناساویش کە بە داعش ناو دەبرێت کوژراوە وەروەها منەوێ ئاماژە بۆ بکەم کە لە ماوەی مانگی ڕابردوودا زیاتر لە 115 هێرشی چەکداری لە نێوان ڕوبەڕووبوون لە نێوان هێزە عراقیەکان و چەکداری ناساو کە بە داعش ناو دەبرێن لەم سونانە ڕووی داوە تا ئۆپراسیۆنەکەی ئەم بانێر لە باکووری ڕۆژهەڵاتی قەزای دووسخورماتەوە دەستی پێ کردووە وەکو ئاماژە پێکردا وەکو گوندی قژران لە دۆڕداوەکانی 16 ئۆکتۆبەریش ئەو شوێنێکەوە ئەم بانەیە ئۆپراسیۆنێکی تێدا ئەنجام درراوە بۆشایی ئەمنی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عراقدا و ماوەی کشە تا دێت ڕوبەڕووبوونەوە جموجۆڵەکانی چەکدارانی ناساو کە بە داعش ناو دەبرێن لەم ناوچانە بە شێوە زیادی کردووە. بەڵێ دیار سواس بۆ تۆ بۆ خستنەوەی زانیاریەکان.